هاتوومەتە شەقامی 100 مەتری سلەیمانی کە بە یەکێک لە دیارترین و جوانترین پرۆژەکانی شار ناو دەبرێت. چەند مانگێکە کۆمپانیای قەیوان لە ڕێگەی دەیان تیمی تێکەڵە ڕێژ و بڕین و پڕکردنەوە و قیرکردنەوە خەریکن بۆ جێبەجێکردنی قۆناغی یەکەمی پرۆژەکە لە کۆی 34 کیلۆمەتر 25 کیلۆمەتری تەواو بووە. لە ئێسادا قۆناغی یەکەمی پرۆژەکە لە تاسوجەوە دەست پێ دەکات، لە فولکەی قەرەداغ کۆتایی دێت. کۆی گشتی پرۆژەکەش لە 85 کارەکانی کۆتاییان هاتووە و بڕیارە لەم چەند ڕۆژەدا بەڕووی شۆفێران و هاوڵاتیاندا بکرێتەوە. شاڕەی بابان درێژەکەی 146 کیلۆمەترە، بڕیارە بە 3 قۆناغ سەرجەم کارەکانی جێبەجێ بکرێت. ئەم شەقامە پێک هاتووە لە 4 سایت، دوانی هاتن و دوانی ڕۆشتن، 7 یەکتر بڕوو، 1 ئۆڤەرپاس و 1 بەرزەپرد و 68 ئاوبەری تێدایە. یەکێک لە گرنگترین بەشەکانی شەقامەکە شەقامی سەرەکی ڕۆدی دووە لە تاسوجەوە دەست پێ دەکات، بە تەنیش ترمیناڵی نوێی سلێمانیدا تێدەپەڕێت. لە داهاتوودا دەبێتە ڕێگەیەکی سەرەکی بۆ نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی. سیستەمی هێڵکاری و ڕووناکی و کەرەسەی بەکارهاتوو بۆ ئەم شەقامە هاوشێوەی شەقامە مۆدێرنەکانی وڵاتانی دنیاە، نەک لە هەرێمی کوردستان. تەنانەت لە عێراقیش شەقامی هاوشێوە نییە. بەرزی قیری ئەم شەقامە نزیکەی 28 سانتیمەترە. ئەمەوا دەکات تەمەنی شەقامەکە درێژتر بێت و پێشبینی دەکرێت بۆ 50 ساڵی داهاتوو ئینجا تاسە و ڕەگلە و چاڵ و چۆڵی تێدا دەربکەوێت. زۆرینەی کارەکانی شاڕەی بابان بەدەستی کاری نێوخۆیی جێبەجێ دەکرێت. لە ئێسادا زیاتر لە 700 ئامێر و 1000 کرێکار و وەسا و ئەندازیار کار لە پرۆژەکەدا دەکەن. پێشتر 7 یەکتر بڕی شەقامەکە تەواو ببوو، تەنها گێردەر واتە سەقفی کۆنکرێتیان مابوو. بەڵام ئێستا ڕۆژانە تیمێکی تایبەت خەریکی دروستکردنی ئەو گێردەرانن و گێردەر بۆ هەموو یەکتر بڕەکان دروست دەکەن. لە ئێسادا کار دەکرێت لە 7 کیلۆمەتری چینی بەردی شکاو کە بە یەکێک لە گرنگترین و قورسترین کارەکانی پرۆژەکە ناو دەبرێت. سەرجەم کارەکانی پرۆژەی شاڕەی بابان بە 3 قۆناغ جێبەجێ دەکرێت. قۆناغی یەکەم لە تاسوجەوە دەست پێ دەکات هەتا گوندی دەمەرکانی عەربەت. پێشبینی دەکرێت لەگەڵ تەواوبوونی سەرجەم کارەکانی لە 150 لۆد و قەرەباڵقی شەقامەکانی ناوشار کەم ببنەوە. هەردێ عوسمان، ڤار میدیا، سلەیمانی.